کەمێک لەمەوبەر فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق و سەرۆکی ئەنجومەنی ئابووری عێراق گەیشتە بارگای مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە پیرمان بۆ ئەوەی بەشداری کۆبوونەوەی هێز و لایەنە سیاسیە کوردیەکان واتە حیزبە کوردستانیەکان بکات سەبارەت بە کێشەی نەناردنی موچەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان. فواد حوسێن هەم ئەندامی دەستەی کارژێڕی پارتی دیموکراتی کوردستان هەم وەزیری دەرەوەی عێراق و سەرۆکی ئەنجومەنی ئابووریە ئەو هاتووە بۆ ئەوەی بەشداری کۆبوونەوە کە بکات ڕۆڵ و نێوەنگیری بکاتن لە نێوان هەرێمی کوردستان و عێراق. فواد حوسێن هەمیشە هەوڵی داوە کێشەکان لە ڕێگەی گفتوگۆ و دیبلۆماسیەتەوە چارەسەر بکاتن و هەموو کات ڕۆڵی نێوەنگیری لە نێوان هەولێر و بەغدا بینیوە. کەمێک لەمەوبەر لە ناکاو بە ئۆتۆمبیلەکەی گەیشتە پیرمان بارگای مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و ڕاستەوخۆ چوە نێو هۆڵی کۆبوونەوە. بە جۆرەی زانیاریەکان فواد حوسێن بۆ ئەوە هاتووە تاوەکو جۆرێک لە نێوەنگیری ببینێت وە زانیاریەکان بگوازێتەوە هاوکات پەیامی هەولێر بگەێنێت بە بەغدا پەیامی هێز و لایەنە سیاسی و حیزبە کوردستانیەکان بگەێنێت بە بەغدا و حکوومەتی عێراق جۆرێک لە نێوەنگیری لە نێوان هەولێر و بەغدا ببینێت و کار بکات بۆ ئەوەی ئەم کێشەی لە ئێستادا هاتۆتە ئاراوە چارەسەر بکات. جێی باسە تاکو ئێستاش کۆبوونەوەکە بەردەوامە لە کەشێکی گەرمی پیرمام کۆبوونەوەیەکی گەرم لە نێوان حیزبە کوردستانیەکان سەبارەت بە بڕیارەکەی وەزارەتی دارایی عێراق بۆ نەناردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت. چاوتان لەسەر پایتەخت بێت دوای زانیاریەکانتان بۆ دەگوازنەوە.